بەڕێز شوان کەلاری گفتوگۆ دەکەم بڕیاردەری فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق. کاک شوان ئەم کاتت باش زۆر سواس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. با بۆ دەست پێ بکەم کە لایەنەکانی عێراق زۆر باش لە بنەماکانی دەستور تێدەگەن، بەڵام هەمویان دژایەتی مامەڵەیەکی دەستوری و یاسایی لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن. ئەم دژایەتیە بۆچی؟ زۆر سوپاس. خۆی عێراق زۆر باش لە دەستور تێگەیشتووە و خەڵکی خەبیر و شارەزایان هەیە. بەڕاستی ئەزانن ئەو دەستورەی کە هەیە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێ خواستە سیاسی و اقتصادی و لە هەموو بوارەکانە خواستەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بێ. بۆیە یەکەم هەنگاو کە پەنایان بۆ بردۆ پێشێرکاری دەستوریە. بەڕاستی یعنی ئێستا کە یاسای نەوت و غاز دەرناچێ یخۆ پەرلەمانی عێراق زۆرینەی عەرەبە، ئەوان ئەگەر بیانەوێ هەر یاسایە دەرکەن بەبێ ئەوەی پرسی کورد بکەن ئەتوانن دەریکەن، دەری ناکەن، چونکە بێ بچنە ناو بابەتی دیسان پێشێرکاریەکی گەورەی دەستوریەوە. جگە لەوەی ئیتر هەموو ئەو مادانەی تریش نزیکەی 58 مادەی دەستوری کە باس لە ماف و استحقاقاتی هەرێمی کوردستانەکە لە هەموو بارێکەوە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بەڕاستی پێشێرکاری تێدا کراوە. باشە هۆکار چییە؟ ینی بۆچی لایەنەکانی عێراق چاویان بە ئەم پێشکەوتنانەی هەرێمی کوردستان هەڵنایەت؟ وەڵا یەکەم هۆکار کوردبوونە. ینی عێراق بە حکمی ئەوەی ئەوان نەتەوەی سەردەستن یان بەشێک لە عەرەب بەڕاستی بەشێک لە سەرکردە سیاسیەکانیان بەشێک لە حکومڕانانی عێراق نەزعەیەکی شۆڤێنیان هەیە. ئەوان کورد بە کەمتر لە خۆیانە بینن. ئەمە یەک لە هۆکارەکان. هۆکاری دووەم بەڕاستی و پێشکەوتنەیەکە لە هەرێمی کوردستانەیە. حکوومەتێک لە هەرێمی کوردستان هەیە بنەماکانی دیموکراسی تێدا چەسپیوە، ڕقمی هەندێک کەم و کورتی کە هەمانە، بەڵام لێرە منافەسەیەکی باشی حزبەکان هەیە، حزبی بەقووەتی دەسڵاتدار هەیە، حزبی بەقووەت لە ئۆپۆزیسیۆن هەیە. کورسیەکانی پەرلەمانی کوردستان بە لیڤڵێک بە ئاستێک دابش بۆتە مل هەموو ئەو حزبانەی کە لێرە منافەسەکەن بۆ لە هەڵبژاردنە پەرلەمانیەکان. جگە لەوەیش ڕغمی ئەو هەموو کێشەی کە بەغدا دروستی دەکا پێشکەوتنێکی زۆر باش هەیە، ئاوەدانکاریەکی باش هەیە، کرانەوەیەک بەڕووی کۆمەڵگای نێودەوڵەتی هەیە. یعنی ئەمانە هەر هەموو هۆکارن بۆ ئەوەی بەڕاستی بەغدا بێوێ هەچی میکانزم هەیە بەکاری هێنێ بۆ ئەوەی ڕێگە لەم پێشکەوتنانە بیگرێ. ئەخر ئەمەی بەغدا ئەیکا لە ڕاستیە ئەگەر کەسێک ویژدانی هەبێ، کەسێک سیاسی بێ، کەسێک قانونی بێ، ئەو دێت دەستور پێشێلەکە، بڕیاری دادگای باڵای فیدراڵی پێشێلەکە، ڕێکەوتنەکان پێشێلەکە، قانونی موازنە پێشێلەکە، نایەڵێ نەوت بڕوانەوتی تۆی ڕاگرتووە، موچە و بودجەی ڕاگرتویت، هێزی بەکار هێناوە، دەبابەی بەکار هێنا کاتی خۆی کەرکووک و شەنگال و خانەقین و مەخمور و هەموو ئەمانەی داگیر کردووە. ئێستا تازەترین ڕووداوی شەڵێن با وەفدیژنەیە بۆ دانوستان کار. کاکشوان لە کوێی دنیا وا پێدەچێت هەموو هەوڵێکی ئەوان دەوڵەتێکە ئەم دەوڵەتە بەم شێوەیە باشە هەموو هەوڵێکی ئەوان وا پێدەچێت بۆ ناشرینکردنی هەرێمی کوردستان بێ، پیشاندانی دیمەنێکی ناشرینی کوردستان بێ بە هەوڵاتیانی عێراق. هەروەکە خەزعەلیە دەڵێت ڕێژەی هێژاری لە کوردستان بەرزە، کوردستان نەوت بە نرخی خۆڵ دەفرۆشێ. ئەگەر ئەمە ڕاست نییە ئێوە بۆ ناچن لە شەقامی عێراقی بڵێن کە وڵاتەکە لە چ دۆخێکایە، چۆن قاچاقچێتی بەنەوت دەکرێت، خەڵکی عێراقن کە لەو پەڕی هەژاریدا دەژین. خۆی ئەوان سیاسیەکانیان خەزعەلی و هاوشێوەکانی زۆر ئەزانن چ سەفەقاتێکی دزیکردن و بەتاڵانبردنی سەروەت و سامانی عێراق هەیە. ئەوان زۆر باشەزانن وەزعی پارێزگاکانی عێراق چۆنە. ئەخر خەڵکی سەماوە خەڵکێکی زۆر بەڕێزن. هەر کاتێ ئێمە بۆ بابەتی گۆڕە بە کۆمەڵەکان ئەچینە سەحراکانی سەماوە و نوگرە سەلمان و ئەوانە وەکو ئیدارە وەکو خەڵکەکەیش پێشوازیە زۆر باشمان لێ ئەەکەن. بەڕاستی هاوسۆزن لەگەڵمانە. جارێک بە ئێمەیانوت
ئێمە نیگەرانین کە ژێر خاکەکەی ئێمە هەمووی بۆتە گۆڕی بە کۆمەڵی خوشک و دایک و ژن و مناڵی ئێوە بەڵام باوەڕەکەی 5 ساعت ئێمە لە سەماوە گەڕیان تا ئوتێلێکمان دۆزیەوە تایە بخەوین وتێلەکە یعنی هی ئەوە نەو ئینسان ئەمە بە حساب وتێلی 5 ئەستێرەش بوو هی ئەوە نەبوو ئینسان تایە بژی یعنی ژیان لە پارێزگاکانی خوار وایە هەمووی دزیە هەموو میلیشیات هەی دزیە بۆڕی نەوتیان هەیە حسەیان هەیە لە بەندەرەکانی خواری عێراق ئەحزابی هەندێک لە حزبەکان هەندێک هەتا لە کەسایەتی هەندێک لە میلیشیاتی شیعە حسەی نەوتیان هەیە جگە لەوە نەوتی خەڵکی ساغەکەنەوە ئەمانە ئەزانن چی بکەن بۆ ئەوەی خەڵکەکەی خۆیان لە واقع ئەمە بە چاوە بینن چی بکەن بۆ ئەوەی ئەم خەڵکانە دێن بۆ سەفەر بۆ هەرێمی کوردستان بۆ گەشت و گوزار دێن کە ئەڕۆنەوە جیاوازیەکی گەورە ئەبینن سەرکردە سیاسیەکانیان ئەیانەوێ ئەمە ئاوەژوو بکەنەوە ئەیانەوێ شەقامی خۆیان بە شێوازێک لە شێوازەکان ڕازی بکەن یان بابەتەکە بە ئاراستەیەکی شۆڤێنی و نەتەوەیە ئەبەن بە حساب ئەوان پاڵەوانن و وەکو یعنی ئازاری خەڵکی کوردستان دەدەن ئازاری کورد دەدەن ئەمە لەلایەنێک لەلایەنێکی تریش ئەیانوێ بەڕاستی سوورەتێکی کوردستان پیشان بدەن کە کوردستان ژیانی تێدانە ڕێژەی هەژاری بەرزە خزمەتگوزاری تیانی ئەوە بە هۆکاری خۆیان موچەن نییە ئەیانەوێ شەقامی خۆیان بەم شێوە ڕازیسماری تیا بکەن بۆ مەسلەی بەدەستێنانی کورسی و دەنگدان باشە سیستمی عێراق پەرلەمانیە ئێوە پلانتان نییە کە تەیف سامی بانگەشتی پەرلەمان بکەن و متمانی لێوەربگرنەوە و ئەگەر لە پەرلەمان ئێوە ناتوانن ینی شتێک بکەن ئەبێ ڕوو بکەنە کوێ خۆی تەسەورەکەم لە دوای جژن ئیتر زان بارودۆخەکە بەکوێ ڕوا زنجیرەیەک چالاکی زنجیرەیەک کار و کردەوە بە تایبەتی لە پەرلەمانی دژی هەنگاوەکانی چ تەیف سامی چه حکوومەتی عێراقی کۆمەڵی میکانزم و ڕێکار بگرینە بەر بۆ ئەوەی بەڕاستی ئەو پێشێلکاریە دەستوریەی کە هەیە ڕای بگرین ئەوەی عێراقیکە لە ڕاستیان نە بە عەقڵی کەسەوە ئەچێت تەنها دژایەتی کردنە خر ئێمە مانگی یەک ڕێکەوتین هیچ کێشەیەک نەما خودی تەیف سامی خۆی ئیمزای کرد کە تا مانگی 12 بە گوێرەی ئەو ڕێکەوتنە هەیە تەنها داواکاری ئەوە بوو کە دامەزراندنی تازە نەبێت ئەگینا لەسەر هەموو فۆرمەکان کلێشەکان ڕێژەی موچە نسبەکە 900 و نزیکەی 6 ملیار لەسەر هەموو ئەمانە ڕێککەوتین تەیف سامی ئیمزای کردووە ئێستا خەیرە باشە ئەو کاتە بۆ نیانوت کاکە ئێوە باعیس 2 مانگی تر پارەتان ماوە ئێمە ئەتوانین لە بەغدا تا مانگی 4 موچەتان دەینێ بۆ ئەوەی ئەو کاتە چارەسەرمان بدۆزایەتەوە ئەو کاتە حیوار و گفتوگۆمان دەست پێ بکرد ئێستا بەنیازم لە مانگێک لەگەڵ منە ڕێکەوتووە ئەڵێ هیچ کێشەیەکت نییە هیچ کێشەیەکت نییە و تا مانگی 12 هاوشێوەی قایمی مانگی 1 موچەتە دەمێ و 2 موچەی پێش جژنی ڕەمەزان بە یەکەوە دا پێمان و هیچ کێشەیەک نەبوو لە ئەنجامی و تەوجیهانەی بۆیان هات لە ئەنجامی پێشکەوتنی هەرێمی کوردستان بە کۆمەڵی هەنگاوی سەرۆکی حکوومەت کە بەڕووی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتیە کراینەوە لە ئەنجامی ئەوەی کوردستان نەبێتە خاوەن وزە و نەوت و سامانی سروشتی ڕێ لێ بگرن هاتن لە پڕێکا بە مفاجع کە لای زۆربەی سەرکردە سیاسیەکانی عێراق ئەوانەی بەویژدانن ئەمە ناقانونیە ئەمە بێویژدانیە جگەل لەوەی بابەتێکی ڕوونە یعنی وەکو وتم ئەوەی ئەلف و بای قانون بزانێ ئەزانێ ئەمەی حکوومەتی فیدرال بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستانێکە پێشێلکاری دەستوریە ینی فەرمانبەرێک 30 ڕۆژ دەوامەکە ئەرکەکانی سەر شانی جێبەجێبەکە حەقی خۆیەتی موچە وەربگرێ ئەم فەرمانبەرە چه عیلاقەی بە هەبوونی کێشە هەیە بڕواان نەڕوا تۆ باوەڕوو بە فیدرالی نەماوە باوەڕوو بە مەرکەزی هەیە لە دەرەوە تەوجیه بۆ دێکە ئازادی هەرێمی کوردستان بدەیت فەرمانبەری هەرێمی کوردستان چۆنە بێ باجی ئەمە بدا ئەمە بەڕاستی بابەتێکی زۆر خراپە و نەتیجەشی باش نابێ لە ڕاستی زۆر سپاس دەکەم بەڕێز شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق لە کەلارەوە لەگەڵم بووی دەست خۆش.